بینەرانی عزیز دیارەوە کاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کار و پیشەی تەکسی لە هەرێمی کوردستان چونکە لە ئێستادا دیارە شۆفێرە تەکسیەکان بە تایبەتی لەناو قەلەق و دووڕێیانێکی زۆردا لەلایەکەوە لۆگۆیەکی فەرمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆیان دیاری دەکەن لەوەی کە تەکسی ناوشار و دەرەوەی شار و هەمووەمانە لە یەک جیا دەکەنەوە بە جۆرە لە جۆرەکان کارەکانیان سنووردار دەکەن یا مەودای کارکردنی تەکسیەکان سنووردار دەکرێت لایەکی دیکەوە بە تایبەتی لە سلێمانی هەندێکیان ئیجبار دەکرێن دەبێت لە ڕێگەی هەندێک کۆمپانیاوە لەو وێستگە تایبەتانەی کە بۆیان دیاری کراوە کار بکەن دەبێت پەیوەندی بەو کۆمپانیاوە بکەن و لە ڕێگەی و کۆمپانیایەوە بە شێوازێک کە ئۆنلاینی کاریان بۆ پیا بکرێت ئەگەرچی تا ئێستا ناڕزایی بەشێک لە تەکسیەکان لەسەر ئەمەشەیەوە تا ئێستش دیار نییە ئایا ئەو کۆمپانیانە فەرمی سەر بە وەزارەتی گواستنەوە گەیاندن یاخۆت ناوچەیە و ئیجباریاتێکی تێدایە کە بەشێکیان تا ئێستا لە شۆفێرە تەکسیەکان ملکەتی و ئیجباریاتیان نەبوون. لە لایەکی دیکەوە ڕێژەی تەکسی لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا زۆرترە لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردەوەی کە سەر بە فەرمانبەر بن یاخود لە وەزارەتی ناوخۆیان بن بۆیان نییە تەکسی بکەن کە ئەوەش جارێکی تر هەلێکی زیاتر یا دەرفەتێکی زیاتریدا بە شۆفێرانی تەکسیلەوەی کە بتوانن لە ناوەندی شارەکاندا کار بکەن. دیارە تەکسی لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆریان یەککاریان هەیە لە ڕۆژێکدا و پێویستە لەم بەرنمەیەدا یا لەم بڕگەی بەرنامیان ڕۆدا قسە لەسەرەوە بکەین ئایا تەکسی لە هەرێمی کوردستانە کار و پیشەی چۆنە لە ڕۆژێکە چەند کاتژمێر دەبێت کار بکە چەند داهاتی دەبێت دەست بکەوێت لە کۆتایی مانگەکاندا لە هەرێمی کوردستان هیچ تایبەتمەندیەک بۆ شۆفێرانی تەکسی نییە لە ئێستادا کە حەسانەیەکی تایبەتیان هەبێت لە پشکیا لە وەرگرتنی بانزین کە بە شێوازێکی هەرزانتر پێیان بدرێت بەڵکو بەبێت جیاوازی وەکو خەڵکی دیکە بانزین وەردەگرن لە کاتێکە دەمانوێت بزانین کە لە ڕۆژێکدا چەند کاتژمێر کار دەکەن. دیارە بۆ مەبەستە لە سەرمتەوەرە ڕاستەوخۆ دەچمە لای پەیامنێرمان ڕاستی حەمەمین کە لەسەر شەقامێکی سلێمانیە و درێژە بە تەوەری یەکەم لە لای ڕاستیەوە دەست پێ دەکەین. ڕاستی سڵاوی خوا لێبێت فەرموو ئێستا لەکوێیت و چۆن خستنە ڕووی کار و پیشەی تەکسی ڕانیمان بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمە بۆ بینەران دەخەیتە ڕوو. بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دارم ئێستاکەوتام لە سەر یەکێ لە ڕێگا سەرەکیەکانی شاری سلێمانی کە پێوترێ جادەی شەستی ئەمەوێت ژیان و بار و کار و گوزەرانی شۆفێرانی تەکسیتان بۆ بگوازمەوە و ئەمەوێت لەگەڵیان گفتوگۆ بکەم من هەوڵەیەم لەگەڵ شۆفێری تەکسیە بابەت دەست لەم شۆفێری تەکسی ڕاگرین ئێستاکە لەگەڵم شۆفێری تەکسیە ئێمە داغڵەبی بزانین چی هەیە کاکە سڵاو لێبێ ماندوو نەبیت دیارە ئەم بەڕێزە کۆدی هەیە و شوێنی کارکردنەکەی دیارە ناوی یادگار دیارە گرفتی تەکنیکیمان بۆ دروست بووە بەڵام ئەوەی کە بینیمان پەیامنێرمان لەگەڵ تەکسیەکە سەر دەکەوێت و دەیەوێت قسە و گفتوگۆ لەگەڵ شۆفێری تەکسیەکە بکە بزانێ ڕۆژانە چەند کاتژمێر کار دەکات لە چه وێستگەیە کار دەکات و زۆر جاریش هەندێک گرفت ڕوبەری شۆفێرانی تەکسی دەبێتەوە لەو ڕۆ کە ڕەنگە هەندێک نەفەریان بۆ ببێت کە شەڕیان پێ بفرۆشێ بەڵام ئەوەی کە زیاتر گرنگە و بڕیار وایە کە پەیامنێر مەمەش تاوتوێ بکە لەگەڵ شۆفێری تەکسیەکەیە زۆر جار پێوەربەندیەکی تایبەت نییە لەوەی کە لە فڵان وێستگەوە بۆ فڵان شوێن چەند پارە لە نەفەر دەبێ وەرگری زۆربەی تەکسیەکان بەویست و خواستی خۆیانە هەندێک جار هەندێک هەلیش دەقۆزنەوە بە تایبەتی ئەگەر لە وەرزی سەرمادا بێت لە شوێنێکا بێت کە تەکسی کەمتر بێت زیاتر نرخەکە بەرز دەکەنەوە هەندێک تەکسیشن زۆر بە ویژدانانە مامەڵە لەگەڵ نەفەرەکانیانە دەکەن و زۆر جاریش دەڵێت چەند دەدەی بە زیات بێ بەڵام گرنگەوەیە کە دەمانەوێت لەم بڕگەیەدا ژیانی شۆفێری تەکسی بخەینە ڕوو داهاتی ساڵانەی چەندە یا مانگانەی چەندە چەندی دەست دەکەوێت و پێویستیان بەچی هەیە لە ئێستادا چاو کاتێککە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ پەیامنێرەکانمان دەست پێ دەکاتەوە بۆی کە قسە و گفتوگۆی زیاتر لەسەرەوە بکەین. دیارە تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر چارەسەرە دەرونیەکان لە ڕێگەی سروشتەوە بۆ یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باخچەیەکی تایبەت با چارەسەری سروشتی لە چەمچەماڵ دروست دەکرێت کە ئەمە جێگەی خۆشحاڵیە و دیارە دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ هەستاوە بەم کارە و ئەمڕۆ تەوەری دووەمە قسە لەسەر ئەمە دەکەین کە بزانین ئایا چۆن پێش هەموو شتێک کە ئەمە یەکەم باخچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست دەکرێت و دوجار چارەسەرە دەرونیەکان لە ڕێگەی باخچەکانەوە باخچەی ئاژەڵانەوە چۆن دەکرێت کە تا کۆتایی لەگەڵمانابن بۆی کە تەوەری دووەمیش
لەو بارەیە قسە و گفتوگۆی زیاتر بکەین. تەوەری سێمی بەرنامەکەمان ئەمڕۆ لەسەر ناڕەزاییەکانی خەڵکی سەی سادقە. دیارە ناڕەزاییەکانی سەی سادقیەکان ئەتوانم بڵێم لە پێش ساڵەکانی 2014ەوە هەبوو، بەڵام بەتایبەتی لە ساڵی 2014 ئەو کاتێک کە خەڵک لە پێناو دابینکردنی خزمەت گوزاری سەرەتاییەکان وەک ڕێگەوبان ئاو و کارەبا و بەشێک لە خوێندکارانی زانکۆش لە پێناو دابینکردنی زانکۆیەکی شیاو بۆ قەزاکەیان هاتنە سەر شەقامەکان. بەڵام لە بەرواری 2014 کە بەداخەوە خۆپشاندەرێک بەناوی بڕیار حەسەن شەهید کرا، لەو کاتەوە ئیدی کەم ساڵ هەبووە کە سەی سادقیەکان ناڕزایی و خۆپشاندان ئەنجام نەدەن. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە هەندێک خزمەت گوزاریان بۆ کرا لە دوێ خۆپشاندانەوە، بەڵام جارێکی تر ناڕزاییەکانیان دەستی پێکردوێتەوە. بەتایبەتی دوێنێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکەی ناڕزاییەکانیان لەسەر نەبوون و کەمی کاتژمێرەکانی کارەبای ڕئیسی یا حکومی بووە کە ڕژانە سەر شەقامەکان کە لە بەرامبەر ئەمەدا هێزانامنیەکان ڕێگریان لێکردن، بە تایبەتی دەستدرێژی کرایە سەر ڕۆژنامەنووس و ڕاگەندکارەکان و بە تایبەتی لە ناویشیانە تیمی کەناڵی ئاسمانی پەیام کە پەیامنێرەکانمان لەوێ بوون. بۆیە لە تەوەری سێمە قسە و گفتوگۆ لەسەر ئەمە دەکەین کە سێ سادقیەکان چیان دەوێت. دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە تەوەری یەکەممان کە قسەکردن و لەسەر کار و پیشەی تەکسی پەیامنێرمان ڕاستی حامی لەسەرێڵە ڕاستی دووبارە دێنەوە لای جەنابەت فەرموو دەست پێ بکە. کاجلا دووبارە سڵاو لە ئێوە لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵ ئاسمانی پەیام. دیارە ئێمە گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاگیادەرێکی لە شۆفێری تەکسیەکانی پارێزگای سلێمانی ئەدەین. کاگیادگار دووبارە سڵاو لێبێ، پێمان بڵێ کە شۆفێرێکی بەداوای لێبردنەوە هەندێک گرفتی تەکنیکیشمان هەبووە، بۆیە دەگەڕینەوە لای و بزانین درێژە بە گفتوگۆکەی لەگەڵ شۆفێری تەکسیەکەدا بدات. ڕاستی ئەگەر گوێت لێمە فەرموو دەست پێ بکەرەوە. بەڵێ خۆشەویستان، درێژە بە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەچینە لای ڕاستی کە لەسەر گوێمان لێتە ڕاستی قسەمان بۆ بکە لەسەر ئەو تەوەرەی کە ئێمە ئەمڕۆ جەنابەت دەتوانین لە ڕێی شۆفێرەکەەوە بۆمانی پێشکەش بکەین. سڵاوتان لێبێ. دیارە ئێمە بۆی خەلەری تەکنیکیەوە نەمانتوانی بەدەم ڕێگاوە و لەناو تەکسیەکەدا سوورە و دیمەنی ژیانی بار و گوزەرانی شۆفێری تەکسی تامگوازیەوە لێن لێرە لەگەڵ یادگار قسە بکەین. کاگیار دووبارە سڵاو لێبێ. پێمان بڵێ کار و ژیان و گوزەرانی ئێوە لەگەڵ تەکسیا چۆنە؟ ئایا بە شێوەکە ژیانی ماڵێکی پێدابین بکەن؟ خۆی هەموو ئیشێک ئەگەر بڵێ ئەو کەسە ژیانی دابین لەگەن نایکات. تەکسی جێگێک لەوانەیە کە عنی ژیانی ڕۆژانی زۆرێ لە خەڵکی لەسەرە بە گوێرەی ئیشەکان نەیگۆڕێت. تر هەیە بڵێ ئیشەکەی چاکە تەکسێکە نەفەری هەیە ماگان نادوچوان پێکات شوێنی وەسانەکەی باشە ئەو مەنتیقەی کە و ئیشی تیاکات ئیشی تایە ئەوانە دەوری هەیە. زۆر باشکە یادگار ئێوە ڕۆژان لەگەڵ هاوڵاتێکی زۆرە مامەڵاکە ڕوبڕووی هەموو جۆرە هاوڵاتێکی شەبنەوە. ئەگەر پێم بڵێ تۆ خۆت ڕوبڕووی هیچ حاڵەتێکی نەخوازراوە بوویتەوە؟ تا ئێستا ڕوبەڕووی حاڵەتێکی نەخوازراو نەبوومەوە نەخێر. خەڵک وەکو بڵێ شەوێکیان بڵێ ئەویش ئەلحەمدوللا عنی خوای گەورە پاراستومی باز عنی هیچ شتێک ڕووی نەیە. تقریبا لەوە ئەوە 12 ساڵ پێش ئیسا بوو لای پارکی ئازادی وەکو ئیسا قەرباڵغ نەبوو، شەو بوو ئیشی تەکسی مەکرد. سارێک لە پێچەکەی پشتی ئەو بڵێ بینای تەلەڤیزیۆنی خاکە فەرعێکی تایە لە بینی پارکی ئازادی و بینای خاکە سارێکیان یا وەستان بۆنیان هەڵا بووە کابرا دەستی لە من ڕاگەری سارەکەمی ئیش ناکات. منی ئەن هیچێک لە خاڵمان نەبووتم کابرا پێویستی بە هاوکاری هەیە وەستام. بەس دوایی کە ڕۆیشتم دەرکەوت ئەمە بۆم دەرکەوت ئەمانە نێتێکی تریان هەبوو. وای گەورە پاراستمی هەندێک شتەیە ئەندی حاڵەت هەیە ڕوبەڕووی شۆفێرە بێتەوە بە تایبەتی لە کاتی شەوانە زیاتر شتانە ڕۆیە. زۆر باشکە یادگار ئێستاکە بڕیار دراوە لۆگۆی لە تەکسی بترێت هەر شاروی خۆی بێت. ئێوە ئەم بڕیارە چۆنە بینن؟ ئێمە بەشێکی چاکێ بینین لە خزمەتی بڵێ خاوەن تەکسیەکان ئەوانی کە شۆفێری تەکسیەکەن ئەگەر بەو شێوازەی کە وترا و جێبەجێ بکرێت. عنی ئەگەر مۆزەف ئەوانەی کە لە دائیرەکانی حکومەتە مۆزەفن ئیشیان بڵێ مسۆگەرە ئەوان ئیجازەی تەکسیان لێ ئیجازەی عمومیان لێ وەربگیرێتەوە ئیشی تەکسی نەکەن. ئیشەکە یەکلایی بێتەوە بۆ شۆفێری تەکسی ئەوەی مەعیشەتی لەسەر تەکسیە فەرقەکات. عنی هەرچەند ڕێژەی تەکسەکان زۆرە بەڵام تەکسەکان لەوە چێت لەو حاڵەتەیە زیاتر بۆستێنرێن خەڵکێکی تر مەجالێکی زیاتری بۆ ئاڕەخسێ بۆ ئیشکردن. زۆر باشە بڕیار درابوو کە نرخی تەکسی جێگیر بکرێت دەرە ناو شار 3000 دەرەوەی شار 4000 دەژار تا 5000. ئایا ئەم نرخە سابتانە ماون یان نەخێر بەپێی شۆفێری تەکسیەکە خۆیت؟
خۆی سا هەندێک کۆمپانیا هەن بڵێ ئیشەکەن ئیشی بڵێ ڕێخستی تەکسی وەکو کۆمپانیای تەکسی زیرەک هەیە ئەوانە عدادیان هەیە بە عداد خەڵک سەرەکەوێت لەگەڵیانە عدادەکە بە کیلۆمەتر ئیتر چەندێک بە گوێرەی دوور و نزیکی پارەکە ئەخوێنێتەوە شتێکی چاک ئەگەر ئیشی پێ بکرێت وانی هەموو سیستەمی تەکسیەکان بکرێت بە عداد ئەو وەختە کەس گلەی ناکات بەڵام تا ئیساوە هین نییە عنی بڵێ بەکار نییە خەڵک ئیشی پێ ناگەت لەبەرەی زیاتر خەڵکت بە معاملە سەرەکەوێت دوای معاملەکە دوور و نزیکی فەرقی هەیە طبیعی هەتا شوێن نزیکتر بێت ئێمە بڵێ وەکو شۆفێری تەکسی تا 1500 شەر ڕۆیشتوین کابرا ئەڵێ 1500 تا ئەویا سەرەکەم دەیبین شوێنەکەس دوور بێت معاملی خۆمانی لەگەڵاکەین بە گوێرەی دوور و نزیکی زۆر سپاس بۆ بەڕست کاتێک شۆفێری تەکسی کاک جەلال دیارە ئێستا کار ڕێنمایی بۆ دراوە کە بێ شریت بۆ تەکسیەکان بەکار بێ شریتی تەکسی هەولێر ڕەنگی سوورە بێ بۆ سلێمانی ڕەنگی شینە بێ دۆک ڕەنگی ڕەشە بێ هەروەها بۆ دەروێش ڕەنگی قاوەیە بێت لە هەرێمی کوردستان نزیکەی 95,000 تەکسی بوونی هەیە بەپێی ئەو ئامەرانی کە لای بەڕێوەبەرایەتی گشتی گواستنەوەی سلێمانی هەیەوە لە هی هەرێم دابوونی هەیە ئێستاکە کارێک هەڵمەتێک هەیە بۆ ڕێخستنەوەی تەکسیەکانەوەی کە بۆ مانگواستەوە ژیانێکێک بوو لەو شۆفێرە تەکسیانی کە ڕۆژانە لە ناو شاری سلێمانیدا کار دەکات من دەگەڕێمەوە لە بەڕێستان بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین کە لە شەقامی بازنەیی مەلیک مەحموود لە شاری سلێمانی توانی تا ڕادەیەکی کەم بار و گوزەران و شێواز و پیشەی کاری تەکسیمان لە ڕزاریەکێ لە شۆفێرانی تەکسیەوە بۆ بگوازێتەوە سپاس بۆ بەڕێستان